پێشینەی مێژوویی سەما لە ئێران بەپێی بەڵگەنامە مێژوویەکان و شوێنەوارەکانی سەرکڵێنەکان دەرخەری مێژوویی 5,000 ساڵەی سەمایە لە ئێران. ئەو تەشک و فۆرمانەی لە سەردەفراکڵێنە مێژوویەکان بینراون و وێنەی مرۆڤگەلێکن کە دەست لە ناودەستی یەکدی و بە دەوری دەفرەکاندا نەخشێنراون و دەکرێ وای تێبگەین کە سەماکەرن خەریکی سەمای بە کۆمەڵن و دەفرەکانی خۆشیان بەم وێنانە دەنەخشاند. ئەو جوڵە بازنەیە و دەست لە ناودەستە باز لە جۆرێک یەکڕیزی، هاوکاری، شادی و سوپاسگوزاریە کە بۆ دەستکەوت و بەرهەمە کشتتوکاڵی و ئاژەڵداریەکان لە ژیانی ڕۆژانەیاندا پێوی سەرقاڵ دەبوون. ئەگەر بۆ پێشینەی سەما لە ئێران بگەڕین، بە دیاریکراوی مێژووی سەما لە ئێران لێرەوە دەست پێ دەکات. سەما ناوچەیەکانی ئێران. من عالیە فروغیم لە دایکبووی 1952. سلام علیکم. رئیس کل قوای ما. من جەهانسوز فولادیم لە دایکبووی ساڵی 1947. ساڵی 1967 چوومە پەیمانگای هونەرە جوانەکان. من ناوم فەریدەیە، فەریدە حالی لە دایکبووی 1949 تارە. نادر ڕەجەبپوورم لە دایکبووی 3 1953. من ئەسخەر فەریدی ماشولەم. لە دایکبووی ساڵی 1952. لە ساڵی 1968ەوە چوومەتە نێو ڕێکخراوی نیشتیمانی فۆلکلۆری ئێران. یادی بەخێر. دامەزراوەیەک هەبوو بە ناوی دامەزراوەی بونیادی پەهلەوی کە ئێستا کراوە بە بونیادی مستەزعەفان. ئەمانە کۆبوونەوە و بڕیارێکیان دەرکرد و بەرپرسیاری بڕیارەکەیاندا بە هاوسەری محەممەد ڕەزا شا. ئەو ئەم دامەزراوەی خستە گەڕ و خۆی بوو بە سەرپەرشتیار بە ناوی بناغەدا ڕێژەری کارەکە. من کاتێک چوومە هونەرە جوانەکان ساڵی 1946 لەگەڵ مامۆستا زۆر بەرزەکانی ئەو کاتە کە ئەگەر کێشە نەبێ ناویان برم، بەڕێز دکتۆر نەیرسینا، بەڕێز دکتۆر نیشان، دکتۆر زووکا کە ئەگەر لە ژیاندا ماون خوددا بیان پارێزێ و ئەگەر کۆچیان کردووە خوددا لیان خۆش بێت. و ڕاهێنەرێکی بیانیمان هەبوو بە ناوی ڕۆبرت دووباران کە ئەو با بڵێم ڕاهێنەری جوڵە بوو. با ناوی سەما نەبم، ڕاهێنەری جوڵەکان بوو. ئێمە ساڵی 1970 پاش 3 ساڵ خوێندنمان تەواو کرد. ئەو کاتە بڕوانامەی سەر و دیپلۆمیان پێداین. پاشان کاتێک من دیپلۆمم وەرگرت، بڕیارمدا بڕۆمە زانکۆی هونەرە جوانەکان. بەڵام ئەوەندە کارەکانمان باش و جوڵەکانمان بۆ ئەو کەسانە سەرنجڕاکێش بوو کاتمان نەبوو بچینە زانکۆ، چونکە بەردەوام سەرقاڵ بووین. بەرنامەمان هەبوو یان لە تەلاری ڕوودەکی ئەو کات کە ئێستا تەلاری وەحدەتە مەشغوڵی کار بووین.
سەرگەرمی کار بووین یان بەرنامەمان هەبوو یان خەریکی پرۆڤە بووین واتە هیچ کاتمان نەبوو بچینە زانکۆ هەندێک جاریش ئەگەر کەسێک دەیویست خۆی بچێتە زانکۆ زانکۆکان ڕاستپێرابوون ئەو کەسانە وەرنەگرن کۆمەڵێک وانەی قورسمان هەبوو وەک جوانناسی، جوگرافیای سروشتی، جەستەناسی، لەشناسی، ڕەنگناسی، ئەدەبیاتی فارسی لە ئاستی زۆر باڵا. ئەوانە ڕۆڵیان هەبوو لە پێگەیاندنی ئێمە. زۆر باش توانیان پەروەردەمان بکەن بە تایبەت کە خۆشمان تامەزرۆی ئەو کارە بووین. پشتیوانی ئەم بابەتەش چونکە پشتیوانێکی زۆر بەهێز بوو دەیانویست ئێمە پەروەردە بکەن بۆ ئەو مەبەستە. واتە ئێمە کاتێک خولەکانمان تەواو کرد هەمومان چوینە نێو سیستەمێکی تایبەتەوە بۆ کۆمەڵێک کاری تایبەت. کار کاتێک ئەگەر لە شوێنێک دەیانویست کولتوری ناوچەی ئێران نیشان بدەن لە دەرەوەی وڵات ئێمەیان دەنارد وەک ئێستا کە گروپەکانی میوزیکی سونەتی دەیکەن. یەکێک لە ئامانجەکانی ئەو قوتابخانەیە ئەوە بوو کە بە تارانەوە نەوەستێ لە سەرانسەری ئێرانەوە لە خێڵەکان و کۆچەریەکان لە هونەرمەندە ناوچەیەکان چەندە سوودمان وەردەگرت و بەڕاستی مایە شانازیمان بوون. ئەو کەسانەی کە ئامێرە ناوچەیەکانیان دەژەند زۆر کەڵکیان لێوەردەگیرا لە ئەزمونەکانیان. ئەو مامۆستا فەڕەنسیە زۆر سوودی لێ دەبینی و هەموو ئەو سەمایانەی دروست بوون و ئەو جوڵە ڕێکانەی وەک بالێ لە ڕاستیدا ئێمە وەک وەرزشێک ڕۆژانە ئەنجاممان دەدا. لە هەر ساڵێکدا بەرنمەیەک دەچووە سەر شانۆ کە بەڕاستی بە هەوڵی نزیکەی 100 قوتابی و مامۆستا و بەلایانی کەم 20 کاژێر پرۆڤا لە هەفتەیەکدا بەرهەم دەهات. ئەوە نەبوو تەنیا شاییەک یان ئاهەنگێکی لەدایکبوون بێت. ئەوە دەبووە هۆی ئەوەی کە کاتێک بەرنمەکە لە تەلاری ڕوودەکی دەچووە سەرشانۆ بێجگە لەو کاتانەی لە بەردەم سەرانی وڵاتان پێشکەش دەکرا خەڵکی ئێران و خەڵکی تارانیش دەهاتن بۆ تەلارەکە و دەبوو بە فێربوونێک لە کللتوری خۆجەیی شارەکانی دیکەش. بەڕێز ڕۆبەرت دووباران چونکە فارسیشی باش نەدەزانی نەیدەتوانی بە خێرایی فێر ببێ. بۆ نمونە ئێمە چوین بۆ لوڕستان کە سەمای لوڕی فێر ببین بە خێرایی. کامێرەمانێک دەنگ هەڵگرێک لەگەڵ 2 سەماکەر کە زۆربەی جار من بووم. زۆر جار بەڕێز ڕەجەبپوریش لەگەڵ ئێمە دەهات. واتە من و ڕەجەب و کامێرەمان و دەنگ هەڵگر و دووباران پێکەوە دەچوین. ئێمە دەچوین لەگەڵ ئەوان سەمامان دەکرد. خولمان دیبوو، کارەکانمان کردبوو، شارەزا بووین چۆن قاچ دادەنین. دەچوین لەگەڵ ئەوان سەمامان دەکرد. کاتێک لەگەڵیان سەمامان دەکرد باشتر ڕادەهاتین کە جوڵەی دەستیان چۆنە، جوڵەی قاچیان چۆنە. ڕۆبەرت دووبارانیش بەس ئێمەی دەنار کە ئەو جۆرە جوڵانە فێر ببین. کاتێک دەهاتینەوە بۆ تاران ئەو سەرپەرشتی دەکرد و ئێمە ئەندامانی دیکەمان فێر دەکرد کە ئەم ڕیتمە هی ئەم لاقەیە، ئەم جوڵەیە هی ئەو لاقەیە، ئەمە هی ژنانە یاخود ئەمە هی پیاوانە، ئەم ناوچەیە ئاوا سەما دەکەن.
ئەوان ئێمەیان بانگێشت دەکرد بۆ هەر شوێنێک کە شا دەچوو بۆ بەرنمەیەک و دەیویست خۆی بنوێنێ ئەم تیمەی لەگەڵ خۆی دەبرد چونکە ئەم تیمە زۆر باش دەیتوانی کاری چەندین ناوچە پێشکەش بکات و هەمیشەش بە دەستی پڕەوە دەگەڕاینەوە. یادگاریکی زۆر خۆش کە بۆ من خۆشە بەڵام ڕەنگە بۆ کەسی تر سەنجڕاکێش نەبێ ئەوە بوو من و ڕەجەپور سەمایەکی جوانمان لە باڵیۆزخانەی ئەمریکا ئەنجامدا لە بەردەم سەرۆکی ئەمریکا فۆرد و هاوسەرەکەی هەروەها شای ئێران و هاوسەرەکەی 3 مەتر لەیانەوە دوور بووین. سەماکەش هی ناوچەی توربەت بوو کە داربازیە بەڵام داوایان لێ کردین بە شمشێرەوە سەما بکەین. 2 شمشێر بەدەستی منەوە بوو 2 شمشێریش لە دەستی ڕەجەپور. زۆر بە هەیەجان بووین چونکە مەوداشمان کەم بوو هەیەجانەکەی ئێمە زیاتر بوو بۆ جوڵەکردن و خۆنواندن. ماوەی سەماکە 4 خولەک بوو چونکە ئۆرکێسترای زیندوش لەوێ بوو لەگەڵ ئێمە دەجوڵان. ئێمە کەمێک زیاتر سەمامان کرد و زیاتر وەزەمان لەسەردانا. لە جوڵەیەکدا کە ڕەجەپور 2 شمشێرەکەی بەرز دەکردەوە و دەیدان لە شمشێرەکانی مندا دەنیشتم و بەم شێوەیە ڕام دەگرت. پێشەوەی دانیشم ئەو شمشێرەکەی هەڵخست. من تا هات بیگرم ئەوەندە تند لێیدا شمشێرەکانی من جیابوونەوە. هەروەها شمشێرەکە جلەکانی منی دڕاند. نوکی شمشێرەکەش کەمێک سنگی منی بریندار کرد. بەڵام چونکە خوێنی لێهات هەموو ئەوانەی لەوێ بوون زۆر هەراسان بوون کە داخۆچی ڕوویداوە چونکە خوێنی لێهات. منیش هەر بەردەوام بووم و لەبەر ئەوەی دەجوڵام جلەکانم زیاتر خوێناوی دەبوون. کاتێک هاتمە پشتی شانۆ یەکەم کەس کە هات بۆ پشتی شانۆ لە منی پرسی شابوو وای زانی تا خوارەوە هەڵدراوە. من جلەکەم لاداوتم نا بەس ڕووکەشە. جا من بڕیار بوو 2 سەمانمایش بکەم لەوێ 2 کاری سۆلۆ پێشکەش بکەین. هەر لەوێ وتی کاکە تۆ دەتوانی بەردەوام بی؟ وتم بەڵێ. من جلەکانم گۆڕی و ڕەجەپوری جلەکەی خۆی گۆڕی. چوین ئەم جارە بەدار سەمامان کرد. دیسان ئەوەندە هەیەجانمان هەبوو حەزمان دەکرد خۆمان بنوێنین. من وەها لە دارەکەی ڕەجەپورمدا دارەکەی ڕەجەپور شکا پەڕی ئەولا. هێندە هەیەجانێکی سەیر و سەمەرە لای ئەو کەسانە دروست بوو کە بابە ئەمانە گاڵتە ناکەن وا دار لێ دەدەن. سەرۆک فۆرد زۆر کەیفی بەکارەکە هات. ئەوەندە کەیفی پێ هات بوو کاتێک تەواو بوو هات بۆ شوێنی جلگۆڕینەکانمان. هات لەوێ تەوقەی لەگەڵ من کرد تەوقەی لەگەڵ ڕەجەپور کرد. زۆر سوپاسی کردین و بۆ من ئەوە خۆش بوو کە بە هەردووکمان توانی بوومان شتێک بە ئەمریکەکان بگەیەنین کە ئەمە کولتوری ئێمەیە، ئەمە هونەری ئێمەیە، ئەمە کاری ئێمەیە. پێویستیش نەبوو ئەوە بکەین بەڵام هێندە خۆمان تامەزرۆ بووین و توانیشمان ئەوەش ڕێکەوت بوو. هەم شکانی دارەکە هەم بەرکەوتنی شمشێرەکە لە سنگی من. یەکەم ئەوەی کە لە ڕەوانگەی کۆمەلگا بەرامبەر بە سەماکردنی کچ زۆر لە خوارەوە بوو. ڕەوانگەیەکی باشیان بەرامبەر بەو شتە نەبوو. ئەگەریش هەبوو زیاتر لای کەسانی وەک ئەرمەنیەکان و ئاسووریەکان و کەمینە ئاینیەکانی نێو ئێران بوو. ئەوە بۆ ئێمە کێشەیەکی وان نەبوو. لە ڕەوانگەی خێزانەکانمانەوە هیچ بربەستێکمان نەبوو. تەنانەت باوکم پێداگیریش بوو کە دەبێ کچەکەم بچێتە خولی سەما بۆ ئەوەی گەشەکردنی هاوسەنگ بێ، جەستەی ڕێک بێ و باڵا و جوڵەکانی جوان بێ. من مەحموود سەحراویم لە داگبووی 5 نەورۆزی ساڵی 1950 لە شاری بروجێر. ساڵی 1960 بانگەوازنامەیەکمان بینی کە شوێنێک بە ناوی ڕێکخراوی نیشتیمانی فولکلۆری ئێران بۆ کۆکردنەوە و ڕاگەیشتن
بە کاروباری گۆرانی و سەما ناوچەیەکان دامەزراوە. ئێمەش 5-6 کەس بووین لەو دۆستانەی کە پێکەوە بووین. لە بروجێردەوە هەستاین هاتین بۆ تاران. ناومان نووسی و دواتریش پاش 10-15 ڕۆژ و تاقیکردنەوەی زۆر 3 کەسمان وەرگیراین کە خوددا لێ خۆش بێت بەڕێز ئەحمەد عەلی مەدەدی یەکێک لەو 3 کەسە بوو کە یەکێک لە بەرزترین و باشترین سۆلیستەکان و ئەندامانی گروپی فۆلکلۆر بوو. بە هەر حاڵ 3 ساڵێک لەوێ خوێنمان. لەو 3 ساڵەدا دەچوونە هەندێ سەفەر بۆ پارێزگە جیاجیاکان بۆ توێژینەوە. پاشان هەندێ بەنامەشمان پێشکەش کرد. لە ساڵی دووەمی خوێندنەوە لە تەلاری ڕوودەکی ئەو کاتە ساڵی 1970 من خوێندنم تەواو کرد. بە خۆشحاڵیەوە بە پلەی بەرزی یەکەم گروپی دەرچوانی ڕێکخراوی فولکلۆر. ئەو کاتانە من زۆر هۆگری وێنەگری بووم. هەمیشە کامێرەیەک بە شانمەوە بوو. زۆربەی وێنەکانی ڕێکخراوی فولکلۆر ئەو وێنانەی بۆ هاوڕێیان دەمگرت بۆ یادگاری و ئەوانە. ئەمەیان وێنەیەکە لە بەردەم باڵەخانەی ڕێکخراوی فولکلۆر ئەندامەکان خەریکن دەچن. ئەمە سەفەری توێژینەوەیی بۆ کوردستان بوو. بە خۆشحاڵیەوە لە ساڵی دووەمی خوێندندا بووین. پێم وایە کە بەنامەیەکمان لەسەر توربەت جام ئامادە کرد. سەماکانی توربەت جام بۆ پێشکەشکردن لە تەلاری ڕوودەکی. ئەمەش بوو بە دەرفەتێک کە ئێمە زۆربەمان خانەوادەی خۆمان بانگێش کرد بۆ بینینی ئەو بەرنامەیە. کاتێک کە هاتن لەلایەکەوە شکۆی ئەو سەردەمەی تەلاری ڕوودەکی کە بەڕاستی شتێکی بێوێ نەبوو. لە لایەکی دیکەوە شێوازی ئەو سەمایانە بوو کە هەر ڕوانگەی ئەوانی سەبارەت بە وشەی سەما گۆڕی بوو. چونکە تا ئەو کاتەی جۆرێکی دیکە بیریان لە سەما دەکردەوە و بە شتێکی دیکەیان دەزانی. کاتێک هاتن ئەو جوڵانە و ئەو جوانەیان بینی بەرەبەرە ئیتر ئەمەیان قبول کرد. باسی توربەت جام کرا. پێویستە ئەوەش بڵێم لە هەمان ساڵدا نازانم چۆنی فیلمێکی ئەو سەمایەی توربەت جام کێ و چۆن گرتبووی و ناردوبوویان بۆ فستیڤالێک لە مۆنترێال. سەرەڕای ئەوەی کە ئەو فیلمە وەک هەتی و چوو بۆ ئەوێ و هیچ پشتیوانێکی نەبوو ڕکابەرەکانیشی گروپ بوون کە خۆیان لەوێ ئامادە بوون کەچی سەما ناوچەیەکانی توربەت جام وەک باشترین سەمای ناوچەیی ئەو ساڵەی جیهان هەڵبژێردرا. ئەم باڵەخانەیە لە پشتی منەوە دەیبینن تەلاری ڕوودەکی پێشوو تەلاری وەحدەتی ئێستەیە و
ساڵی 1969 بۆەوەی ئێمە تەلار و هۆڵێکمان لە ئاستی ستاندەرە جیهانیەکاندا بێ کە لە نێویاندا ئۆپرا و بالێ و ئۆکسترا سەمفۆنیک و سەما ناوچەیەکانی ئێرانی تێدا نمایش بکرێت دەبوایە شوێنێکی وەهامان ببێ کە بەداخەوە نەمان بوو. لە ساڵی 1969 ئامادەکرا بۆ کرانەوە. ئێمە لەوێ لە ڕێوڕسمی کرانەوەیدا بەرنامەمان نمایش کرد. بەڵام ئێستا ئێمە مڵەتمان پێ نادرێ بچینە ناوی و من تەنیا دەتوانم لە دەرەوە پیشانتانی بدەم کە ئەو نهۆمی هەشتەما ڕێستۆراندی باڵەخانەکە بوو کە بۆ میوانداریکردنی میوانەکان و خوارەوەشی هۆڵی نمایش بوو. هەندێ بەشی بۆ جلگۆڕین و بەشی بەڕێوەبردن هەبوو. بە کشتی کۆمەڵگەیەکی توکمە بوو بۆ نمایشکردنی بەرنامەکان لە تەلاری ڕوودەکی ئامادەکرا بوو. تالار رودکی یکی از صدها مؤسسات نوبنیادی است که به مناسبت تاجگذاری اعلی حضرتین گشایش می‌یابد. وزارت فرهنگ و هنر برنامه‌های هنری تالار رودکی را با اثر پرشکوهی از فردوسی به نام زال و رودابه و اپرای جشن دهقان آغاز می‌کند و هنرمندان به حضور اعلی حضرتین معرفی می‌گردند. من ئێستا دەمەوێتەوە بڵێم من کە هەر لە دوای هەمووانەوە بووم واتە لە پاش گشتانەوە بووم. ئێستا هەرە و چوارجۆڵەیە دەزانم کە و کاتە یان لە تۆ فێر بووم یان لەوانی دیکە و لەم سەمانە هەموو خەڵک لە هەر کوێ سەمام کردووە ئەوەیان ناسیوەتەوە کە ئەم جوڵەیە هەر هەڵخستنەوە داخستنەوە نییە. خۆ تۆ خولت بینی بوو. بڕوان آخر من لە نور بووم، یعنی من بەڕاستی سفر بووم لە پاش هەمووتان بووم. من مەبەستم ئەوە نییە. بڕوانە شتێک هەیە. مەبەستمەوەیە 4 ساڵە ئێمە چوینەتە پەیمانگا. ئەرێ گوێ بگرە خاتون گوێ بگرە ئێمە 4 ساڵە چوینەتە پەیمانگای هونەر و خوێندومانە. هێندەوانەمان وەرگرتووە ژمارەیان زۆر بوو. ڕاستەکەی وایە. وانەی جوڵەمان هەر زۆر بوو. بەڵام وەکو ئێستا نەبوو. کاتێک دەستمان بەکار کرد من عاشقی ئەو کارە بوو. منیش هەروەها منیش. من زیاتر حەزم لە ئاواز. نانا تۆ گوێ ناگری هەر قسە دەکەی گوێ بگرێت لەبەرەوەی عاشقی کارەکەمان بووین لە وڵاتەماینەوە بەدبەختیەکانمان کێشا چارە ڕەشیمان بینی چوینە زیندان سەرکوتمان بینی لە پێناویدا وەستاین و ئێستا توانین قسە بکەین. ئێمە گروپێک بووین پاش شۆڕەشوتیان ئێوە ئەوەن و ئێوە فلان نان دەزانی چیمان لێ بکەن چونکە ئێمە بە فەرمی دامەزرا بووین و پۆستی دیاریکراومان هەبوو بە ناوی سەماکار. پۆستەکەی ئێمەیان گۆڕی بە ئەکتەر واتە گۆڕیان. پۆستی سەماکار تێک درا و پۆستەکە کرا بە ئەکتەر. ئێمە چوین بۆ دامەزراوەی شانۆ. بە بڕوای من 1-2 ساڵ پاش شۆڕش ئێمەیان لە وەزارەتی فەرهەنگ و ئیرشاد دەرکرد. وتیان چونکە ئەمانە سەما دەکەن. کۆمەڵێک سەماکاری بالێریان هەبوون لە بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنساوە هاتبوون. ئەوانەیان هەموو دەرکردن و ڕۆشتن. گوتیان ئێوەش بۆتان نییە ئیدی سەما بکەن و ئێمەش ئیدی سەمامان نەکرد. نەکەر سەمامان نەکرد. ئێمەیان دەرکرد. من بووم بە شۆفێر و کاری تاکسیم دەکرد. کاتی شەڕ من هەر خەریکی کاری تەکسی بووم و بژێوی ژیانم پێدابین دەکرد. گوتیان یەک کەستان بێتە سەرکار. گوتم بۆچی؟ ئێمە هەردووکمان سەماکارین و هەردووکمان فەرمانبەرین. وتیان نا ئەمە زۆر سەیرەکە بۆتان دەگەڕمەوە. وتیان یەکێکتان. وتم نە و ئەو شتانە. دوای ئێمە چوین بەڵگەی تەلاقمان هێنا لە بەردەمیان دامان نا. وتمان باشە ئەگەر وایە باشە ئێمە تەلاق وەردەگرین. ئیتر ئەو سا هەردووکمان دێنە سەر کار. وانە لە ناکاو شل بوو
ئەوەی کە وای بە منوتە بوو شل بوو. وتی ینی چی ئەمە ینی چی؟ وتم ئێوە خۆتان بە ئێمە دەڵێن یەکێکتان دەبێ بێتە سەرکار چونکە ژنومێردن. وتم باشە ئەگەر لەبەر ئەوەی ژنومێردین دەبێ یەکێکمان کار بکە. دەی باشە ئێمە جیا دەبینەوە و ئیدی هەردووکمان دێنە سەرکار. هیچی تێ ناچێت سبەی دەیبەم ماری دەکەمەوە و ببڕێتەوە. گیریان کردهبوو. ئەمە لەو شتانەیە بە تایبەت بەو کاتانە تێدامانەوە و ئێمەیان هێشتەوە. دواتر کەسێک بوو بە وەزیری ئیرشاد کە وەک بەڕێز خاتەمی بوو لەو جۆرە کەسانە. چوون بۆ لای پێیان وت کە کۆمەڵێک هونەرمەند هەن کە ملیاران تمەن بۆ ئەوانە خەرج کراوە. ئەمانە هونەرمەندن و لە هەموو جیهاندا بەرنامەیان نمایش کردووە. ئێستا ملیاران نا، ئەو کاتە ئەوەندە دەبوو. دواتر دیسان ئێمەیان گەڕاندەوە بۆ وەزارەتی فەرهەنگ و ئیرشاد. دیسان لە سەرەتاوە دایان مەزراندینەوە. واتە سەرەتا دەریان کردین و دواتر زانیان ئێمە زۆر تاغوتی نەبووین، زۆر کوڕی خراب نەبووین. دووبارە کە ئێمەیان دامەزراندەوە وتیان ئیدی بۆتان نییە سەما بکەن، دەبێ بچنە کاری شانۆگەری و ببنە ئەکتەر. پەیمانیان پێواژۆ کردین کە ئیدی سەما ناکەین. چ پەیمانێک، چ پەیمانێکی قێزەون. پێیان وتین کە ئێوە ئیدی بۆتان نییە سەما بکەن. من بڕوام وایە کە تۆ ئەگەر لە هەر حکومەتێکدا ڕاست گۆیانە و دروست کار بکەیت و بەدڵ کار بکەی سەرکەوتووە بی. من بەڵێنمدا بوو ئەو کاتە لە ساڵی 1970 بەڵێنم بە هاوسەرەکەمدا کە من تا ساڵی 1970 هەوڵ دەدەم لە دەستی سەرۆک کۆمار یان ئیمام خومێنی سوپاسنامەیە وەربگرم. بەڵێن دەدەم. دەزانی بۆ؟ لەبەر ئەوەی کە نیازم ئەوە بوو خۆم نزیک بکەمەوە و بڵێم بەڕێز ئێمە ئەوە کارەکانمانە، بەڵکو هەلێکمان بۆ بڕەخسێنن بتوانین کار بکەین. کە چوو بووم بۆ شەڕ خۆ من نەمدەتوانی چەکەڵ بگرم و تەقە بکەم. هەر لێم نەدەزانی، ئەوە ئیشی من نەبوو. دەچووم لەو شوێنانە کە سەربازەکان کورد بوون وەک ئیلام، 20 دانە کوردم لەوێ دۆزی بوویەوە کە سەربازی شەڕ بوون. شەو دەهاتنەوە و ماندوو بوون و وەڕس بوون. بۆ ئەوەی وریان پێ بدەم ئەوانم کۆ دەکردەوە و سەمان پێدەکردن، جوڵم پێدەدان. ئەو شادیە بۆ ئەوان زۆر باش بوو، وزەی باشیان لێ وەردەگرت. ئەرێ نەشمان دەزانی ڕۆڵ ببینین، بەڵام فێریان کردین. بەڕێز ئامین تارۆخ هات فێری دەکردین، خوددا ئەلەی خۆش بێ. بەڕێز ئەمیر ئاغالوو، بەڕێز خوسترە و شەکیبایی، چێ دیکە خوددایە. هاتن فێریان کردین کە چۆن کاتێک سەما دەکەین ڕۆڵیش ببینین. ئێمە سەبارەت بەم بابەتە فێری کاری ئەکتەریش کراین. دواتر وای لێ هات کە ئێمە لە هەموو شانۆکاندا جوڵەماندانە. جارێک لە ئەڤینیای فەڕەنساوە هاتبوون کە بەڕێز حوسێن جەعفەری سەرۆکی ناوەندی هونەرە شانۆیەکان بوو. پێیان وت ئێوە لە شانۆکاندا سەماشتان هەیە؟ وتی نا، ئێمە هیچ لە شانۆکانماندا سەمامان نییە. ئەو خەریک بوو بۆ ئەوانی دەژێڕایەوە. ئام نوێنەرانی ئەڤینی کە لە فەڕەنساوە هاتبوون بۆ تاران هاتن چەندین کاریان بینی کە من و بەڕێز ڕەجەبپوور و خانم کابولی لە چەند شانۆگەریەکدا جوڵەماندانا بوو. بڕوا بکەن لە 20 شانۆگەریدا لە 10 تا 15دا سەمای تێدا بوو. کە ئەو نوێنەرەی ئەڤینی بە بەڕێز جەعفەری گوت ئێوە شانۆتان نییە، شانۆگەریەکانتان هەمووی سەمایە. حوسێن جەعفەری گوتی ئێ بەڕاستی سەمایە؟ پێی سیر بوو کە ئەو گشتە سەمایە لە ناو شانۆکاندا هەیە. وای لێ هات کە جوڵی ڕێک و سەما لە شانۆکاندا ئیدی جێی خۆی کردەوە.
زیان بە پاراستن و پێشکەشکردنیان کەوت. خودی سەماکان زیانیان پێناگات. ئێوە ئێستا ئەگەر بچن بۆ کوردستان، بۆ لۆرستان، بۆ گێلان، بۆ مازندەران، بۆ هەر شوێنێکی ئەم وڵاتانە بڕۆی، کاتێک زەماوەند دەکرێ هەڵدەستن هەمویان سەما دەکەن بە سەمای ناوچەی خۆیان. هیچیش پێیان عیب نییە و زۆری جوانە سەماکانیان. بەڵام بەداخەوە ئەمانە هەر ڕۆژ لە دوای ڕۆژ خەریکە لە نێو دەچن. من لە بیرمە لە ساڵی 47 کە ئێمە چوون بۆ کۆکردنەوەی سەما و گۆرانیە ناوچەیەکانی کوردستان، بەداخەوە لە ناوەڕاستی ڕێگە واتە بە چەند ڕۆژێک کە لە سەفەرەکەمان تێپەڕ بوو، کامێرەکەمان تێک چوو. ئەو کاتە خوای لێ خۆش بێ بەڕێز سۆهراب شەهید سالس کامێرەمەنی گروپەکە بوو. کامێرەکە تێک چوو، ناچار بووین سەفەرەکە بە نیوە تەواو بەجێبێڵن. بەڵام هەر لەو نیوە کارەدا کە دەتوانم بڵێم هێشتا نیوەی کوردستانیش نەگەڕابووین، 97 تابلۆ زۆر جوانمان لە گرتەکاندا ڕیکۆرد کردبوو. واتە دنیایەک لە جوڵەی جوان بوو سەما ناوچەیەکانی کوردستان. ئێستا پێم وان نییە زیاتر لە 20 بۆ 30 هەڵپەرچێما بێت، کەواتە هێدی ئەوانش لە نێو دەچن. ڕێکخراوی فۆلکلۆر بۆ پاراستن و پەرەپێدانی ئەوانە دامەزرا بوو. بەداخەوە بە نەمانی ڕێکخراوی فۆلکلۆر پاراستنی ئەوانەش نەما. ئیدی لە 30-40 ساڵی ڕابردوودا من پێم وان نییە کەسێک لە سەمایەکی ناوچەی بەڕاستی ڕەسەن ڤیدیۆی تۆمار کرده بێت، یان گۆرانیەکی ناوچەی جوان لە شوێنێک بە شێوەی ڕەسەن ڕێکۆرد کرابێ. گۆرانی ناوچەیی هەیە بە شێوەی بازاری دەخوێنن، بەڵام جیاوازە لەگەڵ ئەوەی کە مرۆڤ لە خودی ناوچەکە لە پیرەمێردێکی 80 ساڵەوە بیستوێتی. ئێمە لە سەفەر بۆ شوشتەر هەمان بوو. پیرەمێردێکی 80 ساڵە تاری دەژەند و گۆرانی دەگوت. کاتێک خەریک بوو دەیخوێند، ئەو گروپەی لەوێ لە تەنیشتی دانیشتە بوون، هۆن لەگەڵی دەگریان. بە هەر حاڵ زیانێکی ئاوای بەدواوە بوو. ئیدی شوێنێک بۆ پاراستنی سەما و گۆرانیەکان نەماوە. من پاژەوەی لە زانکۆی تاران و زانکۆی سوورەوانم دەگوتەوە ئیدی نەکرا و ئەوە بەسەرهاتەکەی درێژە کە بۆچی نەکرا. لە کاتی بەڕێز ئەحمەدی نەژاددا ئێستا بە شێوەی تایبەت وانە دەڵێمەوە و شاگردەکانیشم خۆیان دەچن وانە دەڵێنەوە. جوڵە نیشتیمانی و ناوچەیی و سەما ناوچەیەکانیان فێر دەکەین. ئەم هونەرە نیشتیمانیە دەبێ بە زیندوی بمێنێتەوە. ئێمە تەمەنمان داناوە لەم پێناوەدا کە بتوانین هونەری سەما ناوچەیەکان و هونەری سەمای ئێران بە زیندوی بهێڵینەوە.
ببورن من دڵم پڕ بوو بە پێچەوانەوە کاتی مەکەن بیگرن ئەمە ژیانە ئیدی ئێمە ژیانمان داناوە لەسەر ئەم کارە ببورن ئەمە ژیانە ئیدی ئێمە ژیانمان داناوە لەسەر ئەم کارە هەمومان تەمەنمان داناوە لە پێناو ئەم ڕێگایەدا لە وڵاتێکدا کە سەما تێیدا حرامە گوناهە کوفرە شتێک کە لە جیهاندا قسەی یەکەم دەکا ئێمە گوناهکارین سەما حرامە ئەگەر هەموو جیهان بگەڕێن وای دابنێن بە هەموو جیهان 300 تابلۆ هەیە ئێران بە تەنیا 300 تابلۆی هەیە تاکە وڵاتێک لە جیهاندا کە سەما تێیدا قەدەغەیە لە تەلەڤیزۆن و سینەماکەیدا ئێرانە واتە تاکە وڵاتێک کە ئەو گشتە تابلۆی هەیە بۆ هەر گوندێک دەچوین توێژینەوەمان دەکرد ئەم گوند بۆ ئەو گوند تابلۆی جیاواز بوو ئەم گوند بۆ ئەو گوند تاکە وڵاتێک سەما تێیدا قەدەغەیە ئێرانە و ئێران بەقەت هەموو گۆی زەوی تابلۆی تێدایە تا ئێستاش ئاواتم ئەوەیە کە ڕۆژێک دەرفەتێک بڕەخسێ ئێمە واز لە هەندێ دەمارگرژی بێهودە بهێنین و بزانین کە سەمای ناوچەیی ئەم وڵاتە عیبادەتە بزانین کە هەر ئێستا لەم 37 ساڵەدا ئەو سەما ناوچەیانەی کە ئێمە ئەوانەمان ڕێخست بوو جوانمان کردبوون شێوازی هونەریمان پێدا بوون هێشتاش کۆڵان بە کۆڵان و لە بەرنامە تایبەتە وەرزشیەکاندا تەنیان ناویان گۆڕدراوە و کراون بە نەریت یاریە نەریتیەکان من هیوادارم ڕۆژێک ئەو وشەی یاریە نەریتیەکان گۆڕبەگۆڕ بێت و سەمانیشتیمانی و ناوچەیەکانی ئێران جێی بگرێتەوە و هەموو گەلی ئێران هەرچۆن ئەو سەمایانە لە ناخیانەوە هاتووە و لە ساڵانی ساڵدا ئەم سەما و ئاوازانە وەک ئەو بەردەکانی بن ڕووبارەکان کە هێندە سواون و ساف بوونە تاوەکو ئەو شێوە تایبەتیان لە خۆگرتووە ئەمانەش لە ناو ڕەگ و بنچینەی ئەم گەل و ئەم وڵاتەدا بکەونە ڕێ هێندستان کوا تابلۆی هەیە هێندستان هەمووی لەسەر دەستیان کاتاکالیان هەیە ئێمە لەسەر قاچەکان هێندەمان تابلۆ هەیە لە کوردستان لە لوورستان لە ئازەربایجان ئەوانە ئەو تابلۆیانن کە لە هیچ کوێی جیهاندا نین تەنیاهی ئێرانن چونکە کولتورێکی 1000 ساڵەی هەیە کەچی لە وڵاتێکی ئاوادا سەما قەدەغەیە قەدەغە لە تەلەڤیزیۆن کە ژنان هیچ هەردەرناکەون دیسان ساڵانە دێن لە بەردەم باڵەخانەی شانۆی شاردا پیاوەکان دەبینن لە توربەتجامەوە دێن هەمووی هەر پیاوانن ئەڵێی ئەم وڵاتە هەر ژنی تێدا نییە پیاوان سەما دەکەن دار لێ دەدەن ئەرێ هەی یار هەی چەپی هەڵدەپەڕن هەر پیاو هەڵدەپەڕن هەی خانەمیری های های سێپێیی لوورستان ئازەربایجان هەموو ئەمانە من هەر هەڵدەستمەوە نازانم خراپدا دەنیشمەوە کەشێکیان دروست کردووە جا دوایش ئێوە هەندێکیان سارسۆر دەکەن هیچ شوێ جیهان ئاوانیە کە وڵاتێک ئەوەندە تابلۆی هەبێ و خەڵکەکەی نتوانن سەما بکەن و بە هەمووانی پیشان بدەن کە ئێمە ئاوا کولتورێکمانەیە بە ئاواتم جارێکی تر بچمەوە سەر شانۆ من حەز ئەەکەم لەسەر تەختەی شانۆ بمرم ئەوە ئارەزووی منە ئاواتی من ئەوەیە کە هەر شتێک خوا پێی داوین بەم جەستەی ئێمە بە جەستەی من هەر جوڵێک دەکا
سەبارەت بە کولتور و سونەتمان جگە لەو جوڵانەی کە خۆتان ئەزانن مەبەستم چییە، نواندنی جەستە بۆ بڵاوکردنەوە کێشەیەکی نەبێت لە وڵاتدا. مشکلی برای پخش نداشته باشه تو مملکت. جا من آخر چه ئاواتێکم هەبێ بابە گیان، کاتێک منداڵی بچووک دەکەوێتە سەر پێ چەپڵەی بۆ لێ دەدەن، نانای 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 ئاوا دەکات. من ئاواتم چی بێ؟ شتێک کە لە ناخی ئێمەدایە، شتێک لە هەموو جەستەماندایە، ئەوە لە ژێنێتێکی ئێمەیە و هەزاران ساڵە لە جەستەماندایە و ئەوە جوڵەیە، جوڵەیە بۆ ژیان، بۆ ستایشکردنی خودا، بۆ ئەوەی باران ببارێ، ڕوەکشین ببێ، تەندروست بین. هەموو جوڵەکانی ستایش و بڕوامەندین. تۆ کاتێک نوێژ دەخوێنی ڕەبەنا ئاتینا فی الدونیا حەسەنە، ئەوەش خۆی هەر جوڵەیە. من بێم بڵێم ئەو جوڵەیە ناشرینە؟ هەرگیز ناتوانانی بڵێ تۆ جوڵەیەکت ناشرین بوو، مەگەر جوڵەیەک بێ لە ڕووی بڕواعینەکانی ئێمەوە جوڵەیەکی نەگونجاو بێ. لەوانەیە جوڵەیەک لە کولتوری ئێمەدا زۆر ناشرین بێ، بەڵام لە بەرازیل دەبینی کەرنەڤاڵی بۆ دروست دەکەن، لەوێ جوڵەی جۆر بە جۆر نمایش دەکەن، ئەوە لای ئەوان پیرۆزە. بۆ هیندیەکان لەوانەیە جوڵەی پیرۆز بێ، بەڵام لای ئێمە پیرۆز نییە. جوڵەکانی ئێمە چین؟ سەمای کوردی، سەمای بڕوجێردی، سەمای ئازەری، سەمای بەندەری، سەمای گیلانی، ئەوانە هیچ نین بەخوا. کە دەچیتە گیلان تاکە سەمایەک لە جیهان کە لە کاری ڕۆژانەیانەوە سەرچاوە دەگرێ، سەمای گیلانیە. تۆ دەچێنن؟ نەمام دەچێنن، درەو دەکەن، شان دەکەن، کۆ دەکەنەوە، بەستەبەندی دەکەن، چەڵتوک پاک دەکەن. ئەمە بۆچی گوناخە ئاخر؟ برنج لە سینیدا دڵخۆش دەبێ خاوەنەکەی کاتێک ئاهەنگی خەرمان دەجێڕێ، ئەوە بۆ گوناهە. من سەدان تابلۆم کۆ کردەوە لە ئێران، دەمویست کتێبەکەم چاپ بکەم. کاتی بەڕێز خاتەمی خەریب بوو چاپ بکرێ، بەڵام دواتر نەکرا و وتیان ڕایگرە بۆ دوایی. سەردەمی ئەحمەدی نەژاد هاتن گوتیان ڕایگرە، نەکرا. لە زانکۆی سوورە دەریان کردم. کتێبەکەم ئێستا لەژێر قەرەوێڵەکەی دایکەجیاندا تەپوتۆزی لێنیشتووە. سەدان تابلۆم کۆ کردووەتەوە، دەبێت لەگەڵ فیلمەکاندا بیان دەمە دەرەوە بۆ ئەوەی ئەم کولتورەمان هەر بمێنێت. تاکە کەس کە کۆی کردوەتەوە منم، بەڵام نەکرا. پشت بەخوا دواتر هەر دەکرێ. ئەگەر ئەو خودایی لەو سەرەوە هەیە ویستی لەسەر بێ، ئەم تابلۆیانە دواتر تۆمار دەکرێن، ڕیکۆرد دەکرێن و هەموو گەلی ئێران تێدەکەن کە کولتوری ئێمە چ کولتورێکی دەوڵەمەندە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. ئیدی چیت لە من دەوێت؟ من پێم خۆش بوو ئێوە پرسیارتان لێ بکردمایە کە ئێستاش هەر پێم خۆشە سەما بکەم. بەڵێ، ئێستاش حەزەکەم، ئێستاش پێم خۆشە و وزەم ماوە. منیشی تێدایە.
این اصلا تمام افتخارش به همینه که من اینو رقصیده همه پوزش به اینه مددی خدا بیا مردتش تفرک کنه برو برو لەبیرتان ئەوەمان نمایش کرد ڕێوڕسمی کرانەوەی تەلاری وەحدەت بوو ئەوەی گۆرانیەکەی دەوت بەڕێز ئیبراهیمی بوو کە مردووە چون حکایت میکنن اونو نشون نده آخه این غیبی فرد بودا داوود داوود کیه؟ داوود ایداری ما نداشتیم داود بوو داود ئەم کارە ئێمەی تێدا نییە من لە پشتەوە بووم و هوهام دەکێشە ئەوەی دووەم منم یان دووەمم یان ئەوەی کۆتایی خورسندی فلانه عباس آقا حسین آقا چقدر عشقه آه بایستن دمت گرم بابا بس یه خود نگاه کنی بریم 4 من بغلی بریم سرطوریشم بغلی منم در زنجیر اصلا این اصلا بعد شد که اومده بودن اینجا که اصلا راه نمیدادن بریم تو ای ما میخواستیم بریم تو چون کار کنیم راه نمیدادن بابا جا این فیگورا اصلا ما رو دوباره نیستش که حالا هر کی اینو برقصه میگه کار دوباره رو داره میکنه در اصلا که این فیگور تربت جامه بلوچیه این بلوچیه تربت جام فیگور بلوچستانیه ولی اون فیگور ما خافه نه این هفتکه با بلوچستانیه اینجوری که میکنه میدیم پایین نه باشه مال بلوچه ئەوە تابلۆی بەلوچیە 1 2 3 4 5 بعد این صحنه میچرخیدیم ما گیج میرفتیم که شیر تو شیر میشه آره سخت میشه تو هم خودمون میچرخیدیم همون میچرخیدیم یک شیر تو شیری میشه که اون زنی داخل اصلا لباسمون میرفت اینا مالا اینا بچه ها مثلا دوم سوم بودن که برای من قاطی یا دوم قاطی بودن چرا؟ نه من بودم حمیدم بوده آره بودن بچه ها دوم آره حمیدم باید باشه خیلی بچه دوم بودن آره من بودم علی رضا هست موقع داوود هست نیست داوودگری رو بعد تو چیز کردم اونا متفرقه بودن دست نخوندن نفر کم این وسط همچنان مددیه؟ خودش نمی‌تونه ببینه فکر نمی‌کنم اصلا اینو دیده باشه اصلا پێم وانە خۆیان ڤیددیۆی ئەم نمایشیان بینی بێت نانا منیش تا ئێستا ئەم وێنەیەم نەدیوە سیرکە دانە دانە دەکەون تەنورەکانیان بەلاقیاندا دەئاڵا دەموت کاکە تەنورەکانتان کۆکەنەوە بەڵام گویان لێ نەدەگرتم ئەوانەی یەکەم جار زووتر دەکەوتن مردو نه؟ ببین که گیر افتادیم چقدر بد افتادیم خیلی بد افتادیم اونم بد واساد ابراهیمی هم بالاست خدا بیامون
ئەوە ئاواتی منە کە بەڕاستی حاڵەتی تاپۆ و قەدەغەبوونی ئەم کارە لەم سەردەمەدا نەمێنێ و من بتوانم هەتا ماوم ئەو ئەرکەم بەجێ بێنم کە بەڕاستی بووەتە حەزی من. کارێک بکەین ناوێکی باش لە خۆمان لە جیهاندا بهێڵینەوە و با جیهان بڵێن کە سەماکانی ئێمە چەند جوانە، چەند ڕێکوپێکە، چەند قسەی تێدایە، چەندە بوونی جوانی تێدایە. ئەوە دوایین ئاواتی منە و جیا لەوە ئاواتێکی دیکەم نییە. آرزویی ندارم.